بەهۆی دابەزینی ئاستی ئاوی دەریاچەی دەربەندیخان ئاستەنگ لە بەردەم وێستگەی کارۆئاوی دەربەندیخان دروست بووە. ئەگەر دۆخی کەش و هەوا بەم شێوەی ئێستا بمێنێتەوە، ئەوە بۆ وەرزی هاوین لە کۆی سێ یەکەی وێستگەکەیان تەنها دەتوانن یەکە کار پێ بکەن و بەم هۆیشەوە ڕێژەی بەرهەمهێنانی کارەبا کەم دەبێتەوە. سەحاڵی حاضر ئاستی ئاو لە 467 مەترای لە ئاستی ڕووی دەریاوە زۆر فەرقی هەیە لەگەڵ ئاستی ساڵانی پێشوو. بۆی ئەمە کارەکاتە سەر بەرهەمهێنانی کارەبا لە وێستگەی کارەبای دەربەندیخان بەم پێ بێت و بە پێ بەرنامەی خۆمان و لەگەڵ تەنسیقکردن لەگەڵ بەنداوی دەربەندیخانە پێشێت ئەم ساڵ تەنها بتوانین یەکە ئیش پێ بکەین لە ماوەی ئەم دوو وەرزەدە وەرزی بەهار وەرزی هاویندا زیاتر هەوڵە دێن تەرکیزمان ئەوە بێ کە ئەو ئاوە هەڵبگرین بۆ وەرزی هاوین و گەرما لەم وەرزەدا کەمترین کارەبا بەرهەم بێنین. لێپرسراوی بەشی ئیشپێکردنی وێستگەکە دەڵێت جگە لە دابەزینی ئاستی ئاو کۆنبوون و شکانی بەشێک لە ئامێرەکانیان و بێباکی حکومەت لە چارەسەرکردنی گرفتەکانیان بە هۆکارێکی دیکە دەزانێت بۆ کەمبوونەوەی بەرهەمهێنانی وزە. بە چەشنێک ڕۆژانە تەنها 9 سەعات دەتوانن کارەبا دابین بکەن. بەڵێ ئێمە بە دوو هۆکار ئێستا دۆخی بەرهەمهێنانی کارەبا کەمی کردووە. یەکەمیان هۆکاری یەکەیەکمان کە لە ئیش دەرچووە نزیکەی 8 مانگە کە ترانسفۆرمەری سەرەکیەکەی کێشەی تایە و هەتا ئیسە چارەسەر نەکراوە. دووهەمیش بە بۆنەی وشکە ساڵیەوە ئێستا ناتوانین بە بەردەوام یەکە ئیش پێ بکەین لە ماوەی نزیکەی 8 سەعات بۆ 9 سەعات ئەتوانین یەکەکان ئیش پێ بکەین لەبەرەوە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر بەرهەمهێنانی کارەبای دەربەندیخان کە ساڵان لەم کاتەدا سێیەکەمان بە بەردەوام لە ئیشا بوو. لە ئێستادا زیاتر لە 18 مەتری بەنداوی دەربەندیخان خاڵیە و بەهۆی مەترسی لەسەر داخورانی زیاتری بەنداوەکە کاربەدەستانی بەنداو ناتوانن ئاوی پێویست لە وەرزی بەردانەوەی ئاوبەر بنەرەوە و بەم پێش گرفت بۆ بەرهێنانی وزەی کارەبا لە وێستگەی کارۆئاوی دەربەندیخان دروست دەبێت. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.